قەڵای هەولێر دروست کراوە لە سەردەمی ئاشووریەکان نزیکەی 1000 ساڵ پێشداین. قەڵای هەولێر تەپۆرکەیەکی بازنەیی ڕووتەختە. ڕووبەرەکەی زیاتر لە 102,000 مەتر دووزایە کە کەوتۆتە ناوەڕاستی شاری هەولێر و 450 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. زیاتر لە 26 مەتر لە هەولێر بەرزترە و تەنانەت لە بەرزترین شوێن دەگاتە 30 مەتر. لە ساڵی 2005 لەلایەن ڕێکخراوی یونسکۆ لە گرنگترین 100 شوێنەوارە جیهانیەکان دەستنیشان کراوە. لە ناوەڕاستی قەڵای هەولێر یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی لەوێ دروست کراوە. ئەم مزگەوتە زۆر جار بە ناوی مزگەوتی مەلافەندی ناوی هاتووە، چونکە مەلافەندی یەکێک بووە لە قازیە بەناوبانگەکانی قەڵای هەولێر. بسم الله الرحمن الرحيم. ئێمە ئێستا لە مزگەوتی قەڵاتین لە هەولێر پێخۆشحاڵین کە لەگەر قەناری دیمەن چاو پێکەوتن بکەین، باسی مزگەوت بکەین. بەگشتی لە هەرێمی کوردستان مزگەفت سەرچاوەی گرنگی زانست و دین و ئەخلاق و ڕەوشت و سڵح و تەسەووف بووە لە هەموو کوردستان. بوویتە عەمود فەقەری لە ئەو ملەتەی. بۆیە ملەتی کورد زۆر بەخۆی ممتازە، ئەخلاقی خۆی و لەگەری گونجایە. ئەو مزگەفتەش چونکە لە ناوەندی قەڵاتە، پێشانیش هەولێر بەس قەڵات بووە، دەرکەی هەبووە، دەکراوە سبەیدان قەپات دەکرا شەوان، نەکو غەز و بێن مەغۆل بێ فلان بێ فلان بێ خۆیان دەپارێت. دوایە بۆ ئەخیرەی ئەو شتانە نەما بووە لە خوارێسەکان بۆ ئێستاش هەولێر بوویتە عاسیمە کە شانازی پێ دەکرێت بە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرهەمەکانی شۆڕشی ملەتی کورد. ئەو مزگەفتە کە فەتحی ئیسلامی بووە ساڵی 32 هیجری، سەحابی قایدی جەیشی ئیسلامی بووە، ناوی عوتبە بن فەرقەد السەلەمی، ئێرە کنیسە بووە پێش 1400 ساڵ. نامە دەنوێری لە ئیمامی عومەر ڕەضی الله عنه دەلێ يوجد في القلعة مسجد كنيسة أجعلها مسجدا؟ قال إن رضوا فافعل. أجر رازينا مسيحية كان بكى بزانا سماحتي إسلام تسونا بويتا مزقفت بيشي مسيحيش معبد بو يهودية كان بيشي وإزرائيل اشتيا كان، والحاصل إيرا هر معبد بو تسكي بشرية بيبشتي بمعبده. بنما على إيمش مشرف بوينا بين 400 و 500 ساڵە حەفدە باپیری ئێمە لێرە ئیمام و خەتیب و مدەرس و مصلح بووینە.